هەرچەندە تەمەنێکی کەمی هەیە، بەڵام یەکێکە لە زانکۆ دیار و پێشکەوتوەکانی هەرێمی کوردستان. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بۆ ساڵی نوێی خوێندن پلانێکی نوێی داڕشتووە و دەیەوێت لەم ڕێگەیەوە درێژە بە کاروانە زانستێکی بدات و خوێندکاران لە سەرهەستێکی باڵای زانستی پێبگەێنێت کە بتوانن دوای تاوکردنی خوێندن خزمەت بە ئایندەی خۆیان و نیشتیمانەکەیان بکەن. سەرۆکی زانکۆکە باس لە ئامانج و پێشکەوتنە زانستیەکانی زانکۆکە دەکات. ئەم پرۆژەیە بەدەست پێشخەری زانکۆی UTM مالیزی و زانکۆی قەیوانی نێودەوڵەتی ئەنجام درراوە. پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان هەردوو زانکۆ بۆ قۆناغەکانی خوێندن. لێرە چەند میکانیزمێک دەگیرێتە بەر بە وەرگردن و هەڵبژاردننی مامۆستایان و خوێندکاران و سیستەمی خوێندن. هەموو ئەمانە بە میکانیزمێکی بەرزی زانستی کاریان لەسەر دەکرێت. جەخت دەکەینەوە لە هەماهەنگی نێوانیان لە ئاڵوگۆڕی زانستی و سیستەمی خوێندن. بۆ ساڵی نوێی خوێندن زانکۆی قەیوان باکردنەوەی چەندین بەشی نوێ پێشوازی لە خوێندکاران دەکات و گرنگی تەواوی زانکۆکەش بە زانست و تەکنەلۆژیای سەردەم زانکۆکەی بردووەتە ئاستێکی تەواو نێودەوڵەتی. بواری ئەکادمی لە کوردستان زۆر دەمێ بوو پێویستی بۆ هەبوو ئاستی خۆی سەرخات و ئەم هەنگاوە بریتیە لە هەوڵدانێکی جددی بۆ سەرخستنی ئاستی خوێندنی ئەکادمی و خوێندنی زانکۆ و هەروەها دوای زانکۆ ماستەر و دکتۆراش. بۆ خوێندکارانی زانکۆکە بوونی زانکۆیەکی نێودەوڵەتی ئازبەرز لە هەرێمی کوردستان بەو کوالیتیە شانازیەکی گەورەیە و ئەمە ژوا دەکات ئایندەیەکی ڕوون و ڕۆشن چاوەڕێی خوێندکارانی زانکۆکە بکات. زانکۆکەمان ئاستێکی زانستی زۆر باشی هەیە لە بەروی پەیڕەوی زانکۆ نێودەوڵەتیەکانەکە. هەروەها پرۆگرامەکانی کە لێرە ئەخوێنرێ پرۆگرامی زۆر باشن. لەلایەن زانکۆیەکی نێودەوڵەتی و ئێمە چاودێریەکرێن و هەمان کورسی ئەوانمان هەیە. و هەر خوێندکارێک لێرە بتوانێت خوێندنی تەواوکە ئەبێ بە خاوەنی دوو بڕوانامەی نێودەوڵەتی. زانکۆی قەیوان یەکێکە لە پرۆژە پێشکەوتوەکانی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان و سەر بە گروپی کۆمپانیاکانی قەیوانە. بەرپرسانی کۆمپانیاکە دەڵێن دامەزراندنی زانکۆکە خەونێک بووە و ئێستا زانکۆکە بەپێی پێوەرە نێودەوڵەتیەکان خوێندکاران لە سەرهەستێکی بەرزی زانستی پێدەگەێنێت و دەیانکاتە خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتی. جگە لەوەش لە ناوەڕاستی ساڵی نوێی خوێندن زانکۆکە دەگوازرێتەوە بۆ باڵەخانەیەکی تەواو پێشکەوتوو. یەکەم جارە لە کوردستانە زانکۆیەک لە ڕۆژی دەستپێکردنیەوە بڕوانامەیەکی نێودەوڵەتیەوەتە دەرچوانی ئەم زانکۆیە ڕاستەوخۆ بڕوانامە لە زانکۆیوتیەم وەرەگرن کە بە هەمان کواڵەتی بە هەمان ستانداردی زانکۆیوتیەمە کە زانکۆیەکی نێودەوڵەتی بەناوبانگە لە وڵاتی مالیزیە. لە ئامانجی ترمان بریتە لە پێچوانەکردنەوە هاوکێشەی کە ڕۆژانە سەدان گەنجێم وڵاتە بۆ بەدەستهێنانی بڕوانەی نێودەوڵەتی هێستنە دەروی وڵات، بەڵام ئێمە پێمان باش بوو ئەم دەرفەتە لە ناوخۆی کوردستان بۆ گەنجانی ئەم وڵاتە بڕەخسێنین. بۆ ئێمە پێمان باش بوو تەرکیز بکەینە سەر تەکنەلۆجیا بە دەرەجەیەک لەگەڵ پرۆگراماندازیارەکان بە کواڵەتی سەردەم. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی لە ساڵی 2018ەوە دامەزراوە و گرێبەستی زانستی لەگەڵ زانکۆی UTM مالیزیەیە کە یەکێکە لە زانکۆوارە ئازبەرزەکانی دنیا و لە ڕیزبەندی 270ی زانکۆکانی جیهاندایە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.